پیرۆزبای لە یەکبەیەکی خوێندکاران و قوتابیان و خانەوادە و ماڵبەتە بەڕێزەکانیانەکەم هیوادارم ساڵێکی ئارام و پڕ لە ئیستقرار و ئاسایشیان هەبێ بۆەوەی بتوانن ساڵەکانی خوێندنیان لەناو زانکۆکانی کوردستانە بەباشی تەواو بکەن. ئێمە بۆ مەسەلەی پرسی دەرماڵەی خوێندکارانیان پاڵپشتی دارایی خوێندکاران و قوتابیان هەموو ساڵێک پێشوەختە نووسراوی خۆمان ئاراستەی ئەنجومەنی وەزیرانەکەین و ئێمە موافقاتی مەبدەئیمان هەیە، هیچ سەرەتاییمان هەیە کە هیچ کێشێک نابێت ساڵانە ئەم موافقەیە بەس نوێ ئەکرێتەوە. بڕەکەی 7 ملیار و 250 ملیۆن دینارە لە ئەمساڵ کەمێک کەوتە ناو گیرروگرفتی نەبوونی سیولە و پارەدارکردن و خەرجی ئەوانەوە بەداخەوە تەڵان، بەڵام هیوادارین کە بۆ ئەمساڵ کە سنەی تازەی ئەکادیمی و دراسیە ئەو کێشانە بڕەوێنەوە و کێشە و گرفت نمێنێەوە خوێندکارانی ئێمە بە ئاسانی ئەمە بکەن. و ئێمە پرۆژێکی ترمانە بوو پێشتر لە کۆت پێشتا لە سەروبەندیەوە بوو پەرلەمان بەو شێوەیە بڕۆیان هەڵبۆشێتەوە یان کارەکانی ڕابگرێ. ئێمە پرۆژێکمان ئامادە کرد کە بڕی پارەی دەرماڵە زیاد بکرێ بۆ هەر قوتابی و خوێندکارێک لە ناو شارەکانن 100,000 دینار بێ، بۆ ئەوانەی لە دەرەوە شارەکانە و دیان 150,000 دینار بێ. من هەوڵم لەسرە گەیاندنی دەنگی خوێندکاران و معانەتەکانم لەسرە. من ناتوانم بڕیا بدەم بڵێم ئەوە ئێستا ئەوە کرا. هەندێک بەڕێز کە ئەم خەبەرانە بیستن کۆمنتی ئەوەی دڵسات کەرەوە ئەنێرن بۆ ئێمە وازانە دەستی ئێمەکە کە من هەوڵ دەدەین. من ئەوەی لەوە ماوە یکلف الله نفسا الا وسعها، من ئەوەی دەتوانامدایە ئەوەی دەکەین بۆ مناڵانی کوردستان. حەقە و بەڕێزانیان هەر بەڕێزێکی تر کەشتێکی باشتری لا هەیە توانێت ڕێگەیەکی باشترمان پیشان بدا داعممان بکە. من خۆم بە لە ڕاستیە پارێزەری خەون و تەمەحی مناڵانی کوردستان ئەزانم هەموویان ئەوانەی تەخەلوجیان کردووە و دانەمەزراون، ئەوانیان تەخەلوجیان نەکردەوە و ئومێدیانەیە تەخەلوج بکەن و دابەمەزرێن. من وەزیریش نەبم، ئەمە بە وەزیفەیەکی سەرشانی خۆم و وڵاتێکی کوردستان ئەزانم و هیوادارم کە زروفەکە باش بێت. ئەوە ئەم ساڵی داهات و ساڵانی تریش و ئەم ساڵمان تووشی کێش و گرفتی نەبوونی دارایی و دەرماڵە نەبێت. بە دەرفەت زۆر بە کورتی ئەگەر باسی بکەی خوێندنی دکتۆرا و ماستەر کەی دەست پێ دەکاتەوە؟ ئێمە هەموو هەنگاوەکانمان گرتوتە بەر پرۆسەکە بەردەوامە گەشتەوەی پلانەکان هاتوون. هەندێک پلان لە زانکۆکان کێشیانە بۆ نردومان تۆ مناقەشەمان لەگەڵ کردوون، هەندێک زانکۆ داوان کرد پلانەکان فراوانمان کردووە. ئێستا ستێپەکە لەوایە خەریکی پێداچوون بە سوپەرڤایزەرەکان ئەو چەندمانە هەیە چۆن بیگونجێنین لەگەڵ پلانی هاتووی زانکۆکامان خەریکی ئەوەن لە هەنگاوە کۆتایەکان هەیەتی و ئینشاءالله درێغی ناکەین لەوەی کە بتوانین ڕاوندێکی تریش بکەینە خزمەتی گەنجانی وڵاتی خۆمان.